بەهۆی درێژەکێشانی قەیرانە بەردەوامەکانی هەرێمی کوردستان ڕەوشی مافەکانی مرۆڤیش پاشە کشەی گەورەی بەخۆوە بینیوە و لە نێویشیاندا ڕەوشی بەندینخانەکان بە جۆرێک بە پێی راپۆرتی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ دۆخی گیراوانی نێو بەندینخانەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاستێکی مەترسیدار دەڕۆن و لایەنی پەیوەندیداریش لە بەرامبەر ئەم پێشێلکاریانەدا کەم تەرخەمن. کۆی کەیسەکان لە ماوەی یاسایی دیارکراودا یەکلا نەکراوەتەوە و تومەتبار هەیە زیاتر لە 6 مانگ کە بە پێی یاسا نابی لە 6 مانگ تێپەڕ بێتێ ئەبێ کەیسەکەی یەک بکرێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا زۆر کەیسمان هەیە کە زیاتر لە 6 مانگ و بەعزێک حالەتێک چەند حالەتێک 2-3 حالەتمان هەیە ئێستا لە 4 ساڵیش گەیشتووە 4 ساڵ تا ئێستا کەیسەکەی یەکلا نەکرایتەوە. ئەو شوێنانەی کە تەرخان کراون بۆ ڕاگررتنی ڕاگیراوان لە دەستگای ئاسایش لەگەڵ ستاندەرە نێودەوڵەتیەکان تایبەت بە مافەکانی بەندکراوان نایەنەوە لەبەرەوەی بینایەکانی کۆنن و تا ئێستا ئەم بینایانە ئەبێ تازە بکرێتەوە و شوێنیان بگۆزرێتەوە بۆ شوێنێکی باشتر. زۆرینەی ئەو کەسانەی کە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیر دەکرێن بە تایبەت ئەوانەی تومەتی تیرۆر تا ماوەیە کە سوکاریان ئاگاداری چارەنووس و شوێنی دەستگیرکردنیان نابن. باڵەخانەکانی چاکسازیەکانی ژنان و منداڵ لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر خراپدان لە ڕووی تەندروستی و خزمەتگوزاری. بەڕێوەبەری بەندینخانەکان لە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ دەڵێت لە کاتی ئامادەکردنی راپۆرتی ساڵانەیاندا کۆمەڵێک ڕێگریان بۆ دروست بوو و نەیانتوانیوە وەکو پێویست سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی ئاسایش و بەندیەکان بکەن تاوەکو لە نزیکەوە ڕەوشی گیراوان ببینن. ڕەوشی زیندانیان لە هەرێمی کوردستان بە پێی ستاندەرە نێودەوڵەتیەکان کەم و کورتی زۆر هەیە لە زۆر بواردا. ئێمە وێ ڕای بەرەو پێشچوونی ڕەوشی مافەکانی ملۆبەندیخان لە هەندێک بواردا بەڵام لە هەندێک بواردا پاشەکشەی بەخۆ بینیوە تا ئێستا ئەشکەنجەدان لە نێو زیندانەکانی هەرێمی کوردستان لە کاتی لێکۆڵینەوەدا لە بەڕێوەبەرایەتەکانی پۆلیس و گرتن و گواستنەوەی سەر بە نەهێشتنی تاوان کۆتایی نەهاتووە. ئێمە لە هەوڵی بەردەوام داین لە ڕێگەی راپۆرتەکانمانەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری پێویست بە مافەکانی مرۆڤەوە بۆی بتوانین ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەگشتی و لە نێو زیندانەکاندا بە تایبەتی بەرەو پێشبەری. بەگشتی لە هەرێمی کوردستاندا 7 بەندینخانە هەن و ژمارەی گیراوانی شتێیدا ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە. بە پێی راپۆرتی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ بۆ ساڵی 2017 یەکێک لە گرفتە بەرچاوەکانی گیراوان یەکلای نەکردنەوەی کەیسەکانیانە لە ماوەی یاساییدا. هەر بەپێی ئەم راپۆرتە دەستەی مافی مرۆڤ تا ئێستا 22 سکاڵایان لەلایەن گیراوان پێگەیشتووە کە زۆربیان لەسەر نەبوونی زانیاری ئەشکەنجە دراون. لە بەشێکی تری راپۆرتەکەشدا هاتووە کە بەندکراوان زیاتر لە کاتی گرتن و لێکەوڵینەوە ئەشکەنجە دەدرێن. هاوکات دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ ڕاشی دەگەێنێت لاوازی ڕۆڵی داواکاری گشتی هۆکارێکە بۆ گرتنەبەری ڕێکارە یاساییەکان لە کەیسی گیراواندا. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.